چواردە ساڵە ئەم بینایە تەنیا هەیکەلە و بەم شێوەیە کارکردن تێیدا ڕاگیراوە. بیناکەی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەبجەیە، بەڵام لە ساڵی 2012ەوە بەوەی قەیرانی داراییەوە کارەکانی وەستاوە. بینایی پەیمانگا کە تەواو نەکراوە لە 2012 بۆی دەرچووە لەسەر بودجەی پترۆدۆلار بووە. ئەنجا لەو فترەیە گرفتی بۆ دروست بوو. ئیتر گرفتەکە من تەفاسیلەکەی حقت نازانم گرفتی مادی ئەو بینایە و گرفتی قانونەکەی چییە، بەڵام هەمومان ئەزانین کە ئەو پرۆژانە لەسەر پترۆدۆلار هەمووی وەساوە لە شارەکە. چەند جار داوامان کرد لە پارێزگای هەڵەبجە، نووسراویان بۆ کردین بۆ ئەوە بیناکە دەرکەن لە پترۆدۆلار بیخەنە پەرەپێدانی پارێزگاکان. خۆشبەختانە ئەو هەفتەی پێش و کۆبنەوەیەکمان هەبوو لەگەڵ جەنابی محافظ نوخشەخان کە ئاگاداری کردین کە یەکەم پرۆژە ئەگەر دەست بەکار ببێت هەر پرۆژەی پەیمانگای خۆمانە بێت. خەڵکی شارەکە دەڵێن کوچە و کۆڵانەکانی هەڵەبجە دەیان پرۆژەی تاو نەکراویان تێدایە. بە پێی زانیاریەکانیش 200 پرۆژە لە پارێزگای هەڵەبجە بە پاساوی قەیرانی دارایی و نەبوونی بودجەوە کارکردن تیان داوەستاوە. بەڵام نازانێت بودجە تەنیا بۆ هەڵەبجە نیە یان بۆ هەموو ناوچەکان هەروایە. بینای تەواو نەکراو شپرزەیی داخڵبوونی ناو پارێزگای هەڵەبجە کە سیمایەکی زۆر ناشیرینی هەیە. ئەبینی کۆڵانی هەڵکەنرا و بەجێهێڵراو کە بۆ ماوەی چەند ساڵێکە ماوەتەوە، یان هەنێک لە کۆڵانەکان بۆ نمونە 2 کۆڵان کۆنکرێت کراوتر 3 کۆڵانی تری نەیانتوانیوە بچن تەواویکەن. ئەمانە گرفتی گەورە لە ناو شارەکەیە. بینای پەیمانگای هونەرە جوانەکانی چێکە لەو بینایانەی کە بەرنامەی زۆر گەورە و یعنی حکوومەت یەک لە دوایەک چەند حافز گۆڕاو قسەی کردو لەسەر بینای پەیمانگای هونەرە جوانەکان، ئەوە تا فەقیرەیەستی گیریان خواردوە گەربیانەوە بەشێک بکەنەوە تا بەشەکانی تریان دا ئەخرێ خراپی شوێنەکەیان، یعنی تا ئێوارە مامۆسا هەوڵ با خۆی پێ بگەێنێ و خەڵکیش حەز بکەن ماڵەکەی بچێتەوە بۆی خراپی بیناکەیان و ناتوانن بچنە ئێوە. ئومێد دەکەین کە حکوومەت ئاوڕێکی جدی لە بابەتە. هەیکەلی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە ملیارێک و 300 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. بڕیار بوو لەسەر بودجەی پترۆدۆلار دروست بکرێت. ئەمەش نمونەیەکی دیاری پەراوێزکەوتنی هەڵەبجە و بیراتنەوەی ئەو شارەیە تەنیا لە یاد و بۆنەی تایبەتدا. ئەم بینایەش دیار نییە کاری تێدا دەکرێتەوە یاخود دەربەم شێوەیە دەمێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.